کاگەورە با هەر لەوە دەست پێ بکەم ڕاستەوخۆ بچمە نێو باسەکەوە سەرۆکۆمار دەسەڵاتی دەستوری ماوە ئێستا بەڵێ بێگومان بەپێی لێکدانەوەی دادگای فیدراڵی عێراقی بەپێی بڕیاری دادگای فیدراڵی عێراقی سەرۆشی کۆمار بەردەوامە بێ لەسەر ڕاپەڕانی ئیشوکارەکانی بە دەسەڵاتی تەواوەتیەوە هەتا هەڵبژاردنیشی تازە بۆ سەرۆکۆمار. بێگومان ئەم کێشەیە ئەگەڕێتەوە بۆ مادەی 72 لە دەستوری عێراق کە دیاری کردووە لە ماوەی 30 ڕۆژ لە ڕۆژی گرێدانی یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە پێویستەکە ماوەی 30 ڕۆژ لەو 30 ڕۆژایە سەرۆکۆمار هەڵ ببژێڕێ. ئێستا ماوەکە تێپەڕیوە کەوتوینەتە بۆ شایی دەستوریەوە، بەڵام لە دەستورا باسی ئەوەی نەکردووە ئەگەر ماوەکە تێپەڕی چی ڕوئەیە چی لێکەوتەیەکی لێ بێتەوە، ئەمە باز نەکراوە. بۆیە بینین دوو جار پرسیار لە دادگای فیدراڵی کراوە. دادگای فیدراڵی چەند ئیشێکی هەیە، یەکێک لە ئیشەکانی ئەوەیە ئەگەر مادەیەکی دەستور ناڕوونی تایە هەبوو وەکو ئەم مادەی کە من باسم کرد، ئەوان لێکدانەوەی بۆ بکەن، ئەوەی بە کوردی پەتی ئەڵێن ڕاڤەکردن، بە عەرەبی ئەڵێن تەفسیرکردن، شیکردنەوە بڕیار دەربکەن. لە ساڵی 2010 ئەو وەختە خوا لێ خۆشبوو سەرۆک مام جەلال کە دەستەی سەرۆکایەتی هەبووە ئەم پرسیارەی لە دادگای فیدراڵی کردووە و داوای تەفسیرکردنی لێ کردووە. دادگای فیدراڵی وەڵامەکەیەوە بووە کە سەرۆکۆمار بەردەوامە بێ لەسەر ئیشوکارەکانی هەتاوەکو سەرۆشی تازە هەڵەبژێرێ. جارێکیکە لە ساڵی 2022 بەهۆی ئەوەی کە کەوتوینێتە بۆ شایی دەستوری وەکو ئێستا بەداخەوە، سەرۆکۆماری پێشوو بەڕێز کاک بەرهەم هەمان پرسیاری لە دادگای فیدراڵی کردووە و دادگای فیدراڵی بە بڕیاری ژمارە 24 لە ساڵی 2022 هەمان وەڵامی یاوەتەوە کە پێویستەکە سەرۆکۆمار هەڵبژێرێ و هەڵبژاردننی سەرۆکۆمار ئەرشیشی دەستوریە، بەڵام هەتا سەرۆکۆماری تازە هەڵەبژێرێ بۆ ئەوەی بۆشایی دەستوری پڕ بکرێتەوە، سەرۆکۆمار بەردەوامە بێ لەسەر ڕاپەڕانی ئیشوکارەکانی. ئەمە بۆ جاری سێمە دوێنێ سەرۆشی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێز هەیبەت حەلبوسی هەمان داوای کردووە بەچێتە خانەی سێم جار کە داواکە مادەی 72 دووەم بڕگەی با کە پەیوەندی هەیە بم بابەتەی باسم کرد وەڵامی بنەوە. ئەوان دانیشتنیان ڕێخستووە، بەڵام دانیشتنەکان ئەندامی پەرلەمان بە پێی ژمارەی پێویست بۆ گرێدان ئەوەی بە عەرەبی ئەڵێن نیساب نەبووە. چی بکەن باشە؟ داوای تەفسیرکردنی ئەو مادەیەکە. بێگومان ئەمە لە ڕۆژانی داهاتووە دادگای فیدراڵی وەڵامی ئەو داوانامەیە ئەیاتەوە کە تایبەتە بە تەفسیرکردنی ئەو مادەیە وەکو باسم کرد دوو جار لەسەر ئەو بابەتە بڕیاریان دەرکردو، ئەمە بێ بە جاری سێم. باشە کاگەورە، ینی پرسیارە لە نێو ئاوڵاتیاندا ئەو مەسەلەی مودەی 30 ڕۆژە لە دوای هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانەوە دەڵێن سەرۆکۆمار دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا دانیشتن بکرێ و هەڵبژێرێ. ئەوە دەبینین ئێستا 30 ڕۆژ ینی تەواو بووە و چەند ڕۆژێکشی بەسەردا چووە. ئەگەر ئەوە ڕوونکەیتەوە بۆ هاوڵاتیان ئەمە پاڵپشتە بە چمادەیەک و دەستور چی دەڵێ لەو بارەیەوە، ئایا ئەم دۆخە ئاساییە تا چەندی تر دەتوانێت ئەوها سەرۆکۆمار هەڵبژاردننی بۆ نەکرێ با بڵێن؟ بێگومان وەکو باسم کرد مادەی 72 دووەم بڕگەی با کە لە مادەی 72 دەستور باسیەوەکە کە لە گرێدانی یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانەوە پێویستەکە لە ماوەی 30 ڕۆژە سەرۆکی کۆماری وڵات هەڵبژێرێ. دیارە بە پێی سیستەمی دەستوری عێراق سەرۆکی کۆمار لەلایەن خەڵکی عێراقەوە لەلایەن گەلەوە بە دەنگدانی ڕاستەوخۆ هەڵنابژێرێ، بەڵکو بە دەنگدانی ناڕاستەوخۆ لەلایەن ئەندامانی پەرلەمانی عێراقەوە هەڵەبژێرێ. واتە لە ناو سیستەمی پەرلەمانیا هەڵبژاردننی سەرۆکۆمار پەیوەستە بە ئیرادەی حیزبە سیاسیەکانەوە، چونکە لە سیستەمی پەرلەمانیا سیستەمی حیزبایەتی زاڵە کە ئەمە پەیوەندی هەیە بە لێکتێگەشتن و بەرژەوەندی حیزبە سیاسیەکان. وەکو نەریتێکی دەستوری ئەم پۆستە بۆ پێکاتەکانی گەلی کوردستانە، ئەگەر ناوەکو دەستور ئەمە مڵکی هەموو تاکە کەسێکە کە لە عێراق خۆی بپاڵێوێ بۆ سەرۆکۆماری عێراق، بەڵام وەکو باسم کرد وەکو نەریتێکی دەستوری لە عێراقا بووە بە باو کە سەرۆشی پەرلەمان بۆ برایانی سونەیە، سەرۆکۆمار بۆ نوێنەرانی گەلی کوردستانە و سەرۆشی ئەنجومەنی وەزیران بۆ برایانی شیعە. بەڵام لە ناو دەستورە ئەوەی باز نەکردووە کە ماوەی 30 ڕۆژەکە تێپەڕی و کەوتینە بۆشایی دەستوری وەکو ئەوەی لە ساڵی 2022 و ئێستا لە ساڵی 2026 بۆ دووەم جار دووبارە بۆتەوە چی ڕوئەیە.
لە هەندێک دەستوری هەنێ وڵاتە ئەم شتە بە ڕوونی نووسراوە ئەگەر هات و سەرکەوتو نەبوون لە هەڵبژاردنەکەیە بۆ نمونە پەرلەمان هەڵەوەشێتەوە هەڵبژاردننی پێشوەختەکرێت بەڵام لە دەستوری عێراق ئەمە باز نەکراوە کە ئەمە باز نەکراوە پەنابراوەتە بەر دادگای فدرالی و خۆشە دەزانی ئەنجامدانی هەڵبژاردن دووبارەکردنەوەی هەڵبژاردن لە عێراقا پرۆسەیەش ئاڵۆزە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئاسایشەوە لە ڕووی بودجەوە لە ڕووی هونەریەوە ناڵم مەحاڵە ئەڵەم پرۆسەیەشی قورسە بۆیە لایەنە سیاسیەکان پێداگریەکەن لەسەرەوەی کە ئەم ماوەیە کە بۆشایی دەستوریە بە زووی تێیپەڕێنن و درێژە نەشێشێ و ڕێبکەون لەسەر ئەوەی کە ڕێڕەوە دەستوریەکە تەواو بکەن کە پەیوەندی هەیە بە هەڵبژاردننی سەرۆکۆمار و هەڵبژاردننی ئەنجومەنی وەزیرانی فدراڵ بۆیە پەنایان بردوێتەوە بەر دادگای فدراڵی بۆ جاری سێهەم بۆ ئەوەی کە دادگای فدراڵی لە ڕێگەی بڕیارێکەوە چارەسەرێ بدۆزێتەوە بۆ ئەم بابەتە وەکو باسیشم کرد دادگای فدراڵی لە هەردوو بڕیارەکەی دوشتی چەسپان و یەکەمیان سەرۆکۆمار بەردەوامە بێ لە ڕاپەڕانی ئیش و کارەکانی هەتا سەرۆکێکی تازە هەڵەبژێڕێ هەتا هەڵبژاردن بۆ سەرۆکۆمارەکرێ بڕگەی دووهەم داوا کاکە دەسەڵاتی یاسادانان کۆمەڵێ ئەرشی دەستوری و یاسایی هەیە یەکێک لە ئەرکەکانی ئەوەیە کە هەڵبژاردن بۆ سەرۆکۆمار بکە بۆ ئەوی قۆناغی دووەم دەست پێ بکە کە پێکهێنانی کابینەی وزاریە بە ڕۆڵی خۆیان هەڵسن و پرۆسەکە درێژە پێ بدەن باشە کاگەورە دەڵێی بەڵێن داوا لە دەسەڵاتی یاسادانانەکە بارکی خۆیان هەڵبسن و ینی دانیشتن بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار دەستنیشان بکەن بەڵام ئایا بۆ ئەمەیان مودەی دەستنیشان کردووە ئێمە دەزانین خۆی لە قۆناغی یاسایی و دەستوریە 30 ڕۆژەکەیە بەڵام کە لەمە تێپەڕی ینی مودەی تر دەستنیشان کراوە یان ئایا سزا هەیە بۆ ئەمە ئایا ینی چ ڕێکارێکی دەستوری هەیە وەکو باسم کرد لە دەسوورا باسی هیچ ڕێکارێک نەکراوە کە لە دوای 30 ڕۆژەکە کە کەوتی نەبۆشایی دەستوری چی ڕوو ئەیات ئەمە شەشە سەرچەکەیە بۆیە دادگای فدراڵیش ناتوانێت بێ بەجێگرەوەی دەستور بەڵکو تەنها کاکە ئەژینا وەکو وەخت لە بڕیارە تەفسیریەکە کە دەری کردووە لە دوو بڕیارەکەی پێشوو باسی ئەوەی نەکردووە بڵێ بۆ نمونە 2 هەفتە مانگێک چونکە ئەوە دەسەڵاتی ئەو نییە وەخت دیاری بکە لە بەرەوەی لە دەستورا دیاری نەکراوە بەڵام لە دەستورا چی نووسراوە ئەگەر هاتوو پۆستێک لە پۆستەکان بە بۆشایی مایەوە ئەنجومەنی نوێنەران دەتوانێت خۆی هەڵبۆشێنێتەوە هەڵبژاردننی پێشوەخت بکە بەڵام دیاری وەختی نەکردووە ئەمە هەفتەیەک ئەمە مانگێک ئەمە 2 مانگ ئەمە باز نەکراوە بۆیە ئەم ڕووداوی پێشێلکاریە ڕۆیە ئەکەوینە بۆشایی دەستوریەوە بە باوەڕی بەندە 2 بژاردە لە بەردەم سیستەمی دەستوری عێراقایە تەواوکردنی ڕێکارە دەستوریەکە یاخود لە دواهەمین قۆناغا وەکو دواهەمین بژاردە بریتە لە ئەنجامدانەوەی هەڵبژاردن کە بەندە من ئەمان بە بژاردەیەشی دوور ئەزانم و پێم وایە لە هەلومەرجی ئێسای عێراقا ئەو بژاردەیە جێبەجێ نابێ بەڵام وەکو نەخشە ڕێگای دەستوری جگە لەو 2 نەخشە ڕێگایە لە دەستوری عێراقا نەخشە ڕێگای سێهەم نییە باشە کاگەورە خۆت یەکی شارەزا و لە نێو ئەم وردەکاریانەدای وەکو ڕایشکارێکی یاساییش هەست ناکە ئێمە نەقسێکە لە دەستوردا ینی بۆ نمونە ڕەنگە ساڵێکی تر بخایەنێ ڕێک نەکەون لایەنە سیاسیەکان دەکرێت ئەم و دێروا بەکراوەی بمێنێتەوە ینی تۆکو ڕایشکارێک ینی کەسێکی شارەزا پێشنیازت چییە بۆ ئەمە چی بە باش دەزانی ئەبوو چی بکرایە بێگومان کە دەستور ئەچێتە بواری جێبەجێکردنەوە لە ئەنجامی جێبەجێکردن هەندێک کەم و کورتی لە دەستورا دەرەکەوێت کە کەم و کورتی سیاسی نین کەم و کورتی هونەری یەکێک لەوانە ئەم بابەتەیە کە بە ڕێزێ باسێ کرد چەند بابەتێکی تریشەیە بۆ نمونە یەکێک لەو بابەتانەی تر من دوور ناکەومەوە بە پێی دەستور بۆ هەر 100,000 هاوڵاتیەک نوێنەرێک هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەواتە هەموو 4 ساڵ جارێک کە ژماری دانیشتوان زیایەکە ژمارە ئەندامانی پەرلەمانی عێراق زیایەکە ئێستا بە پێی هەمین سەرژمێری ژماری دانیشتوانی عێراق لە 46 ملیۆن تێپەڕی کردووە کەواتە ئەبێ ژماری ئەندامانی پەرلەمانی عێراق بێ بە 460 ئەندام پەرلەمان ڕەنگە لە 20 ساڵی داهاتوە ژماری دانیشتوانی عێراق نزیک ببێتەوە لە 6 ملیۆن ئەو وەختە بێ بە 600 ئەندام پەرلەمان یعنی کەواتە ئەمەش هیچێکە لە کێشەکان کە لە داهاتووە لە دوای 50 ساڵ 70 ساڵ ژمارەی ئەندامانی پەرلەمانە بێ بە 1000 و بەم شێوەیە هەر درێژەیە کێشێ بۆیە کاتی خۆی لە خولی ڕابردوو لیژنەیەکە بوو لە پەرلەمانی عێراق بۆ هەموارکردنی دەستور ئەو
کێشە هوەریانی کە لە دەسوورا هەن ئەو مەسلەی ژمارە ئەندام ئەم مەسلەی ئەگەر لە 30 ڕۆژە نەوتوانی چی بکەین ڕێکاری دوای ئەوە چییە ئەمانە کۆمەڵشتن کە ئەبێ لە لیژنەی هەمواری دەسووریا هەموار بکرێن و بخرێنە پرۆسەی ڕاپرسی گشتی خەڵکی عێراقەوە چکە زۆری دەسووری عێراق دەسوورێکی داخراوی وشکە پرۆسەی هەموارکردن لە دەسووری عێراقا ئاڵۆزە پێویستەکە لیژنەی هەمواری دەسووری هەبێ و لیژنەکە پێشنیازنامەکانی ئامادە بکە و ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە 50 زائیدەن یەک پەسەندی بکە پاشان لە ڕێگەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە ڕاپرسی بۆ بکرێ ڕێفراندۆمی بۆ بکرێ بەندە پێم وایە ئەم کێشەیە و باقی چەند کێشەیەکی تری هوەری تریشەیە کە ئارەزوو ناکەم ئێستا باسییان بکەم ئەمانەی کێشەی هوەرین ینی وەکو باسم کرد ئێستا کاڵی بۆ 100,000 کەسێک ئەمە ئاڵۆزی سیاسی لەسەر نییە ئەگەر بیخێنە ناو هەمواری دەسووریەوە تێپەڕێ بەڵام تۆ بێگومان نەزانی هەمواری دەسووری لە ناو بارودۆخی سیستەمی پارلەمانی و سیستەمی حیزبایەتیا پێویستی بە هەماهەنگی سیاسیە کەواتە ئەتوانم بڵێم لە داهاتوویشی نزیکە ئەبێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆی لە 4 ساڵی داهاتوو ئەم کێشەیە پەیانە بێ و چەند کێشەیەکی تریشمان هەیە کە وەکو کێشەیەکی هوەری دەستوری دەرەکەون پێویستەکە لیژنەی هەمواری دەسووری کە لە خولەکانی پێشوو هەبوو لەم خولەشە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لیژنەی هەمواری دەسووری پێک بێنێتەوە و شارەزایانی قانونی و دەسووری خشتەی ئەو کەم و کورتیە هوەریانەی کە لە دەسوورا هەیە کۆی بکەنەوە و ڕاستپاردە ئامادە بکەن و بیخەنە ناو پرۆسەی هەمواری دەستوریەوە چکۆکو باسمان کرد لە دەسوورە ئەمانە باز نەکراوە کە باز نەکراوە بە کراوەی ماوەتەوە باسی ئەوە کراوە ئەگەر بەڵام کاتەکەی دیاری نەکردووە کاتێک کە بۆشایی ئەبێت مەنسەبێک چۆڵە بێت پەرلەمانە توانێت خۆی هەڵبۆشێنێتەوە هەڵبژاردننی پێشوەخت بکە بەڵام ئەمە وەکو خشتەی کات دیاری نەکراوە چۆن وتوێتی 30 ڕۆژ بۆ نمونە نەیوتوە ئەگەر دوای 30 ڕۆژەکە ئەم کارە ئەنجام نەدرا چارەنووسی پارلەمان و سیستەمە دەستوریەکە چییە بێ هەنگاوی دوای ئەوە چییە بێ بۆیە دەرگای بۆ تەفسیر و ڕای جۆرا و جۆر کردوێتەوە زۆر باش کاگەورە باسی سەرژمێریت کرد شتێک وەبیرێ نامەوە ینی ئێمە بەرنمەیەکمان کرد پێکەوە لەسەر مەسلەی سەرژمێری و ئەو هەنگاوەی کە وەزیرێکی حکوومەتی عراقی نابووی و ڕاگەیاندنی ئەنجامەکانی سەرژمێری و تایبەت لە ناوچە جێناکۆکەکان هەفتەی پێشوش لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستاندا بە گرنگیەوە باز لەم خاڵە کراوە بە تایبەت باز لە دەرەنجامەکانی سەرژمێری کراوە هەرێمی کوردستان ڕەتی دەکاتەوە دەڵێ بەپێی ئەم دەرەنجامانە ئێمە غەدرمان لێ دەکرێت تەنانەت کێشەی بودجە و ئەوەمان بۆ دروست دەبێت بەغدا غەدرمان لێ دەکا ئێوەش بەرنامەمان پێکەوە کرد کەوە با بڵێن جۆرێک لە سکاڵاشتان هەبوو لەسەر ئەم بابەتە ئەوە بەکوێ گەشت ئەو مۆزوعە بە کورتی کاتی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان دوودڵ بوو بەشداری سەرژمێری دانیشتوان بکە مەترسی ئەوەی هەبوو کە ئەم سەرژمێری دانیشتوانە بۆ ئامانجی گۆڕینی دموگرافی و سیاسی بێ بە تایبەتی لە ناوچەکانی مادەی 140 دەستور و هەنان بۆ سەرۆکایەتی کۆمار هێناوە بە سەرپەرشتی بەڕێز سەرۆک کۆمار و هەروەها میوانداری سەرک وەزیرانی فدراڵ و وەزارەتە پەیوەندیدارەکان وەفدێکی باڵای حکوومەتی هەرێم هاتن بۆ بەخا لە ئەنجامی ئەو کۆبوونەوە لێک تێگەشتنێک پیا بوو کە کۆمەڵێک گەرەنتی بن بە حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر ئەو بنەمایە ئەنجومەنی وەزیران کۆمەڵێ بڕیاری دەرکرد یەکێک لە گرنگترین بڕیارەکان ئەوەیە کە ئەنجامی سەرژمێری دانیشتوان ڕناگەێنرێ هەتا هەموو هاوڵاتیەک بەیاناتەکانی زانیاریەکانی بەراورد بکرێ بە تۆماری ساڵی 1950 لەو تۆمارەیە بنەچەی ئەو خێزانە سەر بە چ پارێزگایەک بوو بگەڕێنرێتەوە بۆ ئەو پارێزگایە یعنی بۆ نمونە هاوڵاتیەک لە ڕۆژی سەرژمێریا لە هەولێر بووە بەڵام خەڵکی هەولێر نییە باو باپیری خەڵکی ئەنبارن خەڵکی سەلاحەدینن نابێت لەسەر هەولێر بنووسرێ بێ بچێتەوە سە سەلاحەدین ئەو ڕۆژە لە کەرکووک بووە بەڵام خەڵکی کەرکووک نییە خەڵکی تکریتە ڕۆژی سەرژمێری لە سلێمانی بووە بەڵام خەڵکی سلێمانی نییە خەڵکی بەغایە ڕۆژی سەرژمێری لە بەغا بووە بەڵام خەڵکی بەغا نییە خەڵکی بابلە پێویستە کابگەڕێتەوە سەر سجلی ساڵی 57 بەڵام بەداخەوە ئێستا ئەنجومەن حکوومەتی فدراڵ و وەزارەتی پلاندانانی فدراڵ ئەنجامەکەی ڕاگەیانوە بەبێ ئەوەی پابەند بێ بەم بڕیارەوە بۆچی وەزارەتی پلاندانانی فدراڵ کاغەزی کردووە بۆ وەزارەتی ناوخۆ کە هەستن بە ئەنجامدانی ئەم پرۆسەیە وەزارەتی ناوخۆ کاتی خۆی وەڵامی یاوەتەوە ئەڵە پێویستیمان بە 10 ساڵە بێ بۆی ئەم کاری وردبینی و بەراوردکاریە بکەین
بە عەرەبی پێڵەن قەطع البەیانات. بۆچی؟ لەبەرەوەڵێ تۆماری ساڵی 57 بە شێوەی کاغەزە، ئەلکترۆنی نییە، هەتا بتوانین بە سیستەمیشی ئەلکترۆنی پرۆسەکە ئەنجام بدەین، بە دەستیە بە کاغەزە و ئەمەش پرۆسەیەکە وەختی پێویستە. و وەزیری پلاندانان ئەمی بەرز کردوەوە بۆ سەرۆک وەزیرانی فەدراڵ کە ناتوانین، و سەرۆک وەزیرانی فەدراڵ پەسەندی کردووە کە بەبێ ئەو کارە پرۆسەکە ڕابگەێنن و ڕایانگەیانوە، و ئەوە بە حکومەتی هەرێمی کوردستان ڕەتی کردوێتەوە، چکەوە پێشەلکردنی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانە و بڕیاری ئەنجومەنی وەزیران بەهای یاسایی هەیە و لەسەر ئەو بنەمایە حکومەتی هەرێم بەشداری کردووە. بڕێز سەرۆک کۆمار بەر لە مانگێک کاغەزێکی فەرمی پێشکەشی سەرۆک وەزیرانی فەدراڵ کردووە. ئەم قسانەی کە من کردم تیایان نووسراوە کە پێویستەکە ئێوە پابەند بن بە بڕیاری ئەنجومەنی وەزیران و ئەو سەرنج و گلەیانەی حکومەتی هەرێم بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران پابەندی پێوە بکەن و بێگومان دەرگا کراوەیە بۆ ئەوەی کە حکومەتی هەرێم مافی هەیە لە دادگای فدراڵیش سکاڵا بکە. بەڵام بەهۆی ئەوەی حکوومەتی ئێستەی فدراڵ بۆ بە حکوومەتی کاربڕێکەر بەپێی بڕیاری تەفسیری لەسەر داوای بەڕێز سەرۆک کۆمار لە دادگای فدراڵی، بۆیە پێمان وایە ئەم مەسەلەیە هێڵاوەتەوە بۆ پێکێنانی حکوومەتی تازە. حکوومەتی تازە سێ مەلەفی گرنگی لە بەردەمایە. یەکێکیان مەلەفی سەرژمێریە، ئەوەی دووەمیان بودجەیە، ئەوەی سێمیان نەوت و گازە. ئەم سێ مەلەفە وەکو ئەڵێ لەسەر مێزی کابینەی تازەی حکوومەتی فدراڵ چاوەڕێی پێکێنانی حکوومەتن. ئێوە چاوەڕێ ئەوە دەکەن کاگاوڕیانی؟ نەخێر ئێمە چاوەڕێەوەکەین کە بەڕێز سەرۆک کۆمارەوێ لە هەفتەی داهاتووە هەم هەوڵ بین کۆبوونەوەیەکیش ڕێک بخەین بۆ ئەومە بەسەر، چکە ئەوە پێشێلکردنی بڕیاری ئەنجومەنی وەزیرانە. حکوومەتی هەرێم لەسەر ئەو بنەمایە بەشداری کرد و پاشان ئەوە بێ بە ئامانجی گۆڕینی دموگرافی. سەرژمێری بابەتێکە پەیوەندی بە گەشەپێدانەوەیە، پەیوەندی بە گۆڕینی سیاسی و دموگرافیەوە نییە. چکە بەپێی ئەوە ژماری کوردستان لە 14 ئێستا دیسان کە کۆمەڵێشتیان کردووە بۆ تۆ بە 12، چکە مەسەلەی سەرژمێری پەیوەندی هەیە بە بودجەوە، پەیوەندی هەیە بە سیاست و ژماری ئەندام پەرلەمانەوە لە بەغاوە، پەیوەندی هەیە بە مێژووەوە، پەیوەندی هەیە بە چارەنووسی مادی 140ەوە. زۆر باشە. کاگاوڕێ دواپرسیارم دەگەڕێنە سەر مەسەلەی دانیشتەکانی سەرۆک با بڵێن پەیوەست باڵبژاردننی سەرۆک کۆمار. چوارچێوە مانگیواری ئەمڕۆ کۆ دەبێتەوە، دەڵێن لە کۆبوونەوەکەدا یەکێک لە تۆرەکان کە باز دەکرێت مەسەلەی ئەوەیە بە ئەنجومەنی نوێنەران بڵێن وادەیەک دەستنیشان بکە بۆ دانیشتن و بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار. ئەمە وەکو ڕاوێژکاری سەرۆک کۆمار لێو ناپرسم، وەکو کەسێکی شارەزا کە لە بەغدای لە نێو وردەکاریەکان دای پێ دوایە بە زووی ئەم دانیشتە بەڕێوە بچێ وەکو باز دەکرێم ئێوارەیە داوا لە ئەنجومەنی نوێنەران بکرێت؟ وڵی هیوادارم هەموو شتەکان بە ڕێڕەوی دەستوری خۆیان بچن. خۆ دەزانی ئەمە بابەتێکی سیاسی ئاڵۆزە و پەیوەندی هەیە بە هەوا و هەوەسی بەرژەوەندی سیاسی لایەنە سیاسیەکانەوە. سیستەمی پەرلەمانی لایەنی باشی هەیە و لایەنی خراپی هەیە. لایەنە باشەکەی ئەوەیە کە تاگڕەوی ڕوونایە، سربەستی و ناناوەندی لا مرکزێتە. ڕەنگە لایەنە خراپەکەی ئەوە بێ کە لە سیستەمی پارلەمانیە ڕێکەوتنی سیاسی پرۆسەیەکی ئاڵۆز و نەفەس درێژی بوێ. من زۆر سوپاسی تۆ کەم هاوکارەکانم ئاماژەم بۆکەن کە پابندیەکە ببن بەشی. منیش سپاس دەکەم کاگاوڕێ، سپاس کە لەگەڵمان بووی، سپاس بۆ بەشداریکردنت، زۆر سپاس. زۆر سپاس. خۆشەویستان بەردەوامە بین، شوێکی کورد وەرەگرین و دێنەوە خزمەتتان.